ماوەی مانگێکە پەتایەکی سکچون و ڕشانەوە لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بڵاوبۆتەوە. پزیشکان دەڵێن هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی پەتاکە وشکە ساڵی و سەرچاوەی ئاوی پیسە بۆ خواردنەوە. پەتایەکە زیاتر لە نێو منداڵاندا بڵاوە، لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگوێزرێتەوە و لە ڕێگەی باکتریایەکی مشەخۆرەوە بڵاوبۆتەوە و زیاتر لەو ساڵانەدا بڵاوە کە وشکە ساڵیە. ئەو سکچوونەی کە ئێستا هەیە ساڵانە لەگەڵ وەرزی گەرما سەر هەڵەدا و زیاد ئەکات بەهۆی توشبوون بە هەندێ مایکرۆئۆرگانیزمەوە کە لەوانەیە بەکتریا بن یا مشەخۆر بن یا هەندێک جار ڤایرۆس بن، ئەچێتە ناو لەشی مرۆڤەوە لە ڕێگای دەمەوە، جا لە ڕێگای خواردن بێ یا خواردنەوە ئەو کەسانە تووشی سکچوون و ڕشانەوە ئەکا هەندێک جاریش. ئەمە شتێکی چاوەڕوان کراوە ساڵانە لە مۆرزە سەر هەڵئەدا. بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی هۆشداری دەدات لە بەکارهێنانی ئەو ئاوانەی سەرچاوەکانیان کانی و بیر و شەمع و ڕووبارە ئەگەر هاوڵاتیان بەوریاییەوە بەکاری نەهێن و لە سەرچاوەکەی دڵنیا نەبنەوە مەترسی توشبوونیان بە پەتاکە زۆرە. ئێمە تیمی تەندروستیمانەیە لێرە، تیمی تەندروستی خوێندنگاکانمانەیە بە دوواداچوونی بۆکەین، ڕێنماییێنێ پشکنینی ئاوی مەکتەبەکانەکەین نامێ بچینە ناو قوڵایی ئەوانە، ئاوی تەنکیەکانیان بزانین هۆکارەکەی لە ماڵەوە بووە یان لە قوتابخانەکە بووە لە خواردن بووە. ئێستا بەداداچوون کراوە هەموو بە دوواداچوونێک بۆکەین بڵێ بۆ ئێمەکو پێم ڕاگەیاندی بەداخەوە یەکێک لە کاریگەریەکان وشکە ساڵیە بەداخەوە کە ئەو ڕێنماییانە یامان بە هاوڵاتیان ئێستا بۆم باسکردی هۆکارەکانی وشکە ساڵیە و کەمبوونەوەی ئاوە. زیاتر لە 13 گەڕێکی سلێمانی تۆڕی ئاوی بۆ دابین نەکراوە و لە ڕێگەی تانکەری شارەوانی و فەرمانگەی ئاوەوە ئاویان پێدەگات، بەڵام بەشێکی دیکەی گەڕەکەکان بەهۆی نەبوونی تەنکەری فەرمانگەی ئاو و شارەوانی ناچارن خۆیان ئاو بکڕن. بەڕێوەبەری ئاوی سلێمانیش دەڵێت ئێمە تەنها لەو شەمع و سەرچاوانەی خۆمان دڵنیاین و بەرپرسیارین و پاڵپشتی شەمعەکانی دیکە ناکەین. بە هەنگێ شەمعەی حکومیمانەیە شەمعەکانە بین بە ئەوانە ئاویانەیە بەو پرۆسیجەری باسمان کرد، بەڵام هەنگێک شەمعە هەیە لە شارە ئێمە بە هیچ شێوەیە بۆ نمونە شەمعەکانی قلیاسان، شەمعەکانی تانجەرۆ، هەر شەمعەیەکی تر لە قرگە لەوانەیە لە کانی سپیکە لە زۆر شوێنیکە شەمعە هەیە، ئێمە بەرپرسیارەتی لە دوور و لە نزیک هەڵناگرین و بە دوواداچوونی ئیشەکانیان لە ئەستۆی ئێمانیە لایەنی تر هەیە کە ئەتوانن بە دوواداچوون بکەن و ئەو شوێنانە دابخەن کە بەڕاستی ئەمڕۆ بەرەو هاوینێکی گەرمە ڕۆین وشکە ساڵیەکە نەکرێت ڕێگایان پێ بدرێ کە ئاوی بە پیس یا بە تەنکەری پیس ئەو بژێزنەوە هاوڵاتی. بەهۆی ئەوەی ئاوی خواردنەوە سەرچاوەیەکی سەرەکیە بۆ پەتاکە، هۆشداری بە هاوڵاتیان دەدرێت دڵنیا ببنەوە لە پاک و خاوێنی ئەو ئاوانەی دەیکڕن، هەروەها گرنگی بدرێت بە پاک و خاوێنی و دوورکەوتنەوە لەو خواردن و خواردنەوانەی سەرواڵان و لە بازاڕەکاندا دەفرۆشرێن. ڕەمیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.